ژنێک لەگەڵ دوو کچەکەی دوای ئەوەی لە نەخۆشخانە دەگەڕێنەوە بەیانە پۆلیس هاتۆتە سەر ماڵەکەیان و لە ماڵەکەیان کردویان نەتە دەرەوە بە بڕیاری دادگا بە پێوەی کە باسی کردووە کە هۆکاری جیابوونەوەی لەگەڵ مێردەکەی دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە کوڕی نییە. من بۆ زانیاری زیاتر چمە لای خۆی بۆی کە بزین بابەتەکە چی و لە چی پێکاتوە. دایجان سڵاوە لێبێ، کێشەکەی جەنابتان چییە؟ سڵاو لە تۆش بەڕێزم. کاکە ئێمە بەس کێشەکەمانەوە بوو، کوڕمان نەبوو، کچمان هەبوو کە جیاش بۆ تەوانێ ئێستا فێڵی لە من کرد تی بە کۆمەڵ داوای شتەکانە بکە. منیش لە لای حاکم بە کۆمەڵ داوای شتەکانم کرد تم مافی خۆم و مناڵەکان مەوێت کەوی وام وتووە حاکمیش خۆ لە یار ڕێنمایت ناکە. منیش مەحامیم نەبوو، خۆشم خوێناواریم نییە تا چواری ابتیدایم خوێندووە. ئەیتر ئێستا بە بڕیاری محکەمە خانۆکەی داوە بوو کە خانۆکەی داوە بۆ من ئیمڕۆ لە خەسخان دوێنێ سعات 5 کە چوومە بە خەسخانەی شار مناڵەکە نەخۆش بوو بچووکەکەیانم سعات 12 هاتوومە تەوانێ سێرەکەم پۆلیسی لێیە دوو خوشکەزای برازایەکی لەگەڵ پورزازایەکی لەگەڵ باوکی مناڵەکان و لەگەڵ تەنفیزی سلەیمانی لەگەڵ پۆلیسی تاسڕوجە لە ماڵی ئێمەیە بوونە دەرگایان شکان و چوونەتە ژوورەوە. هاتوومەتەوە سێرەکەم هەر ئەوە پێشم وتم تم خێرتانەگە هەر ئەوە نەبات شۆربایەک هەر ئیمڕۆ با لە خانۆکە بین هەتا تۆزە ئەو مناڵە حەسێتەوانێ وعد بە ئێوارە خۆمە ڕۆمە دەرەوە نیان هێشت هەر چۆن لە خەسخانە هاتووینەتەوە مناڵەکەشم لە شوێنێکدانەوە بە بیللاهی. باشە ماوەی چەندێکە لەگەڵ هاوسەرەکەتان ناژیت و جیابوونەتەوە؟ ئێمە هەر پێشیش مشکلەمان هەر هەبووە هەموو ماڵە کێشەی هەیە هەموو جارێک پێوتمە ئەوی تەلاق تێم منیش هەموو باشە هەموو جارە ئەم پیاوە ئەمە قسەی بوو هەموو جارێکەوەی تەلاق تێم. لەسەر چی؟ لەسەرەوەی ئەوی ناگونجین نۆبەرەم کچ بوو قسەی نەکردو هەمیان ناوەنجەکەم کچ بوو ئیتر پێی ناخۆش بوو ئاخیرێشی هەر کچ بوو هەر پێی ناخۆش بوو چەند جارێکیش کە عید و میلادم کردو بۆ مناڵەکان هەموو جارە خۆی شایەتە مناڵەکەەوە تا گەورەیە ئێستا 16 ساڵە هەموو جارەگەی ڕۆڵەگیان هەموو جارێک پێمەوت بە باوکی مناڵەکان هەمووت پێ بڵێ پیرۆزە بێت تەمەنە درێژ بێ ئاهاتە ئەم لای تەمەنە کورد بێ ڕۆڵەگیان خۆزگە کوڕێک بوو تا لە پشتی من نەک کچێک بیتی و لە پشتی دایکە بۆستی تاوانێ. ئێوە ماوەی 2 ساڵە بێکەوە ناژین؟ بەڵێ ئێمە ماوەی 2 ساڵ لێک جیابووی نەتەوانە بە بڕگەی دادگا ئەو لە ماڵێکایە بە خۆڕای ژەژی معاشی هەیە معاشی خانشینی هەیە سارەیە ئیشەکە لە ماڵێکی شایە بە خۆڕای ئەژی. ئێستا دۆخ و گوزەرانی ئێوە ڕوەکەنە چۆ؟ والله ئێمە دانیشتین هەتا خوا دەرگایەکمان لێ بکاتەوە بەو کەلاوێ شکری نەگە خوای لێمان بکاتەوانێ یەک شوێنمان نییە. ئەی معیشەت و ژیانتان معیشەت بەزە و نەفەقەی ئەو مناڵانەیە کە بڕیوێتەوە بۆ ئەو دوو مناڵی کە لە لای منە هیچیکە.